الله خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین و ئەچینە لای تەوەرەکەمان ئەنجالەوە کە زانین لەوەی کە فستیڤاڵی فیلمی مۆبایل بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامی ئەبێت کە 25 فیلم کە تەنها بە مۆبایل ڕێکۆرد کراون لەم فستیڤاڵەدا پکە ئەکەن بۆی کە پلەی یەکەم و دووەم و سێمی بەدەست بهێنن جا ئەمانەوەی زانیاری زیاتر لەسەر فستیڤاڵەکە وەربگرن چونکە بۆ 2 ڕۆژی داهاتوو فستیڤاڵەکە بەردەوامی ئەبێت و فیلمەکان نمایش ئەکرێت و لەوێ لیژنەی باڵا بڕیار ئەدات لەسەری و میوانێکی خۆشەویستمان لێرەیە لە ستۆدیۆ بۆ تەوەرەکەمان. بەڵێ خاتوو لیلیان ئەمیر ئەندامی لیژنەی باڵای فستیڤال بە خۆشحاڵی و لامان ئامادە سڵاو لێبێت بەخێر بێت. خاتوو لیلیان بەخێر بێت. بەخێرایەتی سەرچاو. زۆر سپاس بۆیەوە. با سەرەتا باس لە ئامادەکاریەکانی فستیڤاڵەکە بکەین بزانین بە کوێ گەیشتووە ئامادەکاریەکان. زۆر سپاسانەکەم سپاسی دەستگای میدیایی کورساتەکەم کە هەمیشە لە هەموو کار و چالاکیەکانە لەگەڵمان بووە و بە خۆشحاڵیەوە لە ئێستایشە سپۆنسەری میدیایی هەموو فستیڤاڵەکەیە هەردوو ڕۆژی فستیڤاڵەکە لەوێ ئامادە بن. ئێمە زۆر سپاسیانەکەین. فستیڤاڵەکە ماوەی 5 مانگە ئێمە خەریکی ئامادەکاریەکانین بۆ ئەوەی بتوانین باشترین پێشکەشی بینەران بکەین، باشترین پێشکەشی ئەو کەسانە بکەین کە حەزی و خولیان هەیە و توانای بەرەمهێنانی فیلمیان هەیە بۆی بتوانن ئەو فیلمانەیان نمایشکەن لە فستیڤاڵەکە و بە پرۆسەیەکی جوانە بڵێن. زۆر باشە. لیلیان خان پلانی ڕۆژی یەکەمتان چییە؟ فیلمەکان چەند خولەکن کە وەرگیراون؟ مەرجیان چییە بۆ وەرگرتنەکان؟ پلانی ڕۆژی یەکەممان لە کاتژمێر 6:30 ئێوارەوە فستیڤاڵەکە دەست پێیەکە بە مەراسیمی فەرشی سوور و دواتر هەموو ئەو بەشداربوانەی کە فیلمیان هەیە لە فستیڤاڵەکەمانە بەسەر فەرشی سوورە ئاڕۆن و دواتر نمایشی 13 فیلمە لە ڕۆژی یەکەمە و هەروەها لە ڕۆژی دووەمە بە نمایشکردنی 12 فیلمیکە کە لەم فستیڤاڵە 25 فیلم بەشداری کردووە. 25 فیلم نمایش ئەکرێت لە ماوەی ئەو 2 ڕۆژەیە و دواتر لە دوای نمایشکردنی ئەو 12 فیلمە کە لە ڕۆژی دووەمان نمایشەکرێت ڕاستەوخۆ خەڵاتەکان دابش ئەکرێت بەسەر ئەو فیلمە براوانەی کە لە فستیڤاڵەکە بەشداریان کرد. پێشی بچینە سەر وردەکاریەکانی دیکەی فستیڤاڵەکە با باسێک لە ئامانجی فستیڤاڵەکە بکەین لەوەی کە ئەم فستیڤاڵە تەنها ئەو فیلمانە وەرئەگرێت لەوەی کە بە مۆبایل کارەکانیان بۆ ئەنجام درا با باسێک لە ئامانجی فستیڤاڵەکە بکەین. ئامانجی فستیڤاڵەکە لەوەیە کە زۆرترین ئەو کەسانەی کە حەز و خولیای فیلمسازیان هەیە و توانایەکی زۆر باشیان هەیە بەڵام نەیانتوانیوە دەرفەتی ئەویان نەبووە لەبەرەوەی کێشەی بودجەمان هەیە ئەوە شتێکی سەرەکیە. ئێمە وتومانە کە ئێوە ئەتوانن مادەم ئەو چ لە ئەکتەر بێ، چ لە سینارست بێ، چ لە دەرهێنەر بێ، ئەگەر تۆ تواناکە و هەیە بۆ مۆبایلە ئەتوانیت ئەو فیلمە بەرهەم بێنی کە پێشکەشی فستیڤاڵەکەیت و ئێمەش بتوانین نمایشیکەین و بینەران ئامادەون ببینن. حەزم کە پرسیاری ئەوەت لێ بکەم تا چەند ناوەڕۆکەکان کوردین لە ناوخۆمانەوە وەرگیراوە سوود لە ناوخۆ وەرگیرابێت؟ یەکێک لە مەرجە سەرەکیەکانی فستیڤاڵەکە ئەوەیە کە ئەبێت ناوەڕۆکی ئەو فیلمە ڕاستە بە مۆبایل وێنەیەگری ئەبێت کوردی بێت. ئەمە لە کاتێکە بۆ ئەوەی بتوانین چیرۆکی خۆمان بگەین لە ڕێگەی خۆمان بگەین لە ڕێگەی فیلمەوەک و هەموو ئەو وڵاتانەی ترکە لە ڕێگای فیلمەوە توانیوانە خۆیان بناسێنن نەتەوەکەیان کەلتوریان بە وڵاتەکانی تر. ئێمەش ئەمانەوێت زۆرترین بەرهەممان هەبێت بۆیە وتومانە کە ئەبێ یەکێ لە مەرجە سەرەکیەکان ناوەڕۆکی فیلمەکە کوردی بێت. زۆر باشە. ئەم ناوەڕۆکە کە کوردی بێت تا چەند گرنگە منێکی بینەر کاتێک کە بینەری ئەم فیلمە ئەبم بەڕاستی هەستکەم لەوەی کە هەڵقوڵاوی میلەتەکەی منە، هەڵقوڵاوی ئەو شوێنەیە کە من تایە ئەژین بەداخەوە ئێمە هەندێک جار کاتێک کە بینەری فیلمەکانە بین یاخود دراماکانە بین کە هەندێکیان کوردیشن کەسیرەکەین ئەڵێن بخوا ئەم شتانە هیچی لە ماڵی ئێمە و هیچی لە کوردستان ڕوونیاوە. بەڵێ طبعاً چیرۆکی جیاوازی تایە و هەر بابەتێک کە هەڵبژێردراوە زیاتر لە 100 فیلم کە بە تایبەتی بۆ ئەم فستیڤاڵە دروست کراوە، بە تایبەتی بۆ ئەم فستیڤاڵە دروست کراوە و ئەم فیلمانە بە 2 لیژنەیە تێپەڕیون، لیژنەی هەڵبژاردننی فیلمەکان و لیژنەی داوەران. دواتر لە کۆی ئەم 100 فیلم بەرەوسەرەوە 25 فیلم هەڵبژێردراوە بەپێی ئەو یاسا و ڕێسایی کە فستیڤاڵەکە دایناوە بۆ وەرگرتنی فیلمەکان. یەکێک لەوانەی کە
ئەمێ ئاماژەی پێبم ئەوەیە کە ئەم فیلمانە چیرۆکەکانیان زیاتر باسی چەند بابەتێکەکە بە شێوازێکی جیاواز کە لەناو کۆمەڵگای کوردی خۆمانە هەیە زۆر گرنگە دەست بخرێتە هەر برینێک هەر بابەتێک کە پێویست ئەکا لە ڕێگی فیلمەوە بگەێنرێت بە هەر تاکێکی ئێمە کە بینەرە بێت حەزم کرد بەساری ئەوەت لێ بکەم کەواتە گوڵبژێر لەناو فیلمەکانە هەیە کەواتە پلەبەندیش هەیە و خەڵاتیش هەیە بۆ فیلمەکان چەند فیلم توانە خەڵات بەرێتەوە خۆشبەختانە دوای ئەوەی ماوەیەکی زۆر دامەزراوەی وێم و لەگەڵ بەشی سینەما بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هوەری بەشی سینەمای سلێمانی چەندین دانیشتمان کردووە بیرمان لەوە کردوێتەوە کە بتوانین بە شێوازێک خەڵاتەکان ببەخشین بۆ فیلم سازانەی کە بەشداریان کردووە لەم فستیڤالەیە کە یەکسانیەک هەبێ لە نێوانیانە ئێمە نێن سێ باشترین فیلمەکان هەڵبژێرین ئێمە ئەو طبعا بەرهەمێنانی کورتە فیلمێک تیمێک ئەم فیلمە بەرهەمێنێ بۆیە خەڵاتەکانمان داواش کردووە 10 خەڵات هەیە بۆ ئەم فیلمانە باشترین دەرهێنان باشترین سیناریۆ باشترین ئەکتەری کێچ باشترین ئەکتەری کۆر و هەروەها باشترین دیزاینی دانگ باشترین میوزیک کە ئەمانە هەمووی بۆ چییە بۆ ئەوەی کە ئەو کەسانە زیاتر هەوڵی ئەوە بن کە بڵن هەر ئەوە گرنگ نییە فیلمەکە و سیناریۆکەی باش بوو ئەخراجی باش بوو ئەکتەرەکە و باژنواندن بکە گرنگیەکی باش بدرێت بە دەنگ لە فیلمەکە بە میوزیک و بە ڕنگ کە ئەبێت ئەمانە هەمووی بۆ ئەبنە بەرهەمێکی باش بۆیە بۆ هەر بابەتێک لەو بابەتانی لەناو فیلمەکانە هەیە خەڵاتێک دانراوە کە دەخەڵاتە باشەکەواتە ئەتوانین بڵێنەوەی کە پلەبەندیەکان بە شێوازی ستانداردە جیهانیەکانە لەوەی کە لەوانەیە ئەم فیلمە لە هەموو ڕووەکانەوە باشترین نەبێت بەڵام بۆ نمونە دەنگیتیا یاخود باشترین ئەکتەریتیا بووی کە بتوانێت ئەمیش پلەیەک بەدەست بهێنێت هەمیشە بینیمانە لە فستیڤالە جیهانیەکانە ئەمانە بەرچاو ئەگیرێت و گرنگی پێ ئەدرێت زۆر باشەکەواتە باباسێک لێ بکەین حەزم کرد پرسیاری ئەوی لێ بکەم کە لیژنەی داوەر هەیە لیژنەکە ئەو کەسانە کێن کە داوەری ئەکەن کەسی ناوبانی تیا لەمانی خۆمان لە دەرهێنەرەکان یاخود لەوانی کە لە سینەما زۆر مەرجی هەبوو بۆ لیژنەکە بەڵێ بێگومان مەرجیش هەبووە بۆ لیژنەکە خۆشبەختانە 5 لە لیژنەی داوەری کە ئەوانەی کە خەڵاتەکانیان دیاری کردووە بۆ فیلمە بەشداربووەکان هەر کەسیان ئەزمونێکی زۆریان هەیە و کەسانی زۆر باشن لە فیلمسازیە ئەزمونێکی وەهایان هەیە کە توانیانە ئەم خەڵاتانە دابشکن هەر یەکیان لە بوارێکە و توانم بڵم هەر یەکیان چەند بوارێکی جیاوازیش جگە لەو بواری کە خۆی شارەزاییتیا هەیە لەوەی شارەزایی هەیە بەپێی ئەوە توانیمانە باش ئەمە خولی یەکەمی فستیڤالەکەیە ئەم فستیڤالە چالاکیەکانی بەردەوامی ئەبێت و خولی داهاتووی ئەبێت لێرە حەزەکەم شتێک بڵم هەموو ئەو کار و چالاکیانی کە دامەزراوی بم ئەنجامی یاوە کە ماوەیەکی درێژخایەن بووە ماوەیەکی کوردخایەن نەبووە بۆچی بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە کوردستان و بە هەموو ئەو کەسە بەهرەمەند و هونەرمەند و ئەو گەنجە بە توانایانەی خەڵکی کوردستان بتوانن بەهرەکانیان پیشان بن بەرەو پێشەوە بچن بۆیە بیرمان لەوە کردوتەوە کە هەر کارێک هەر چالاکیە کە دامەزراوەی بم ئەنجامی ئەدات ئیتر ئەگەر بە هاوبەشی بێت لەگەڵ هەر لایەنێکی کەیە کە ئێستا خۆشبەختان لەگەڵ بەشی هونەری بەشی ڕۆشنبیری بەڕێوەبەراتی ڕۆشنبیری بەشی هونەری سینەما ئەم فستیڤاڵان بە ئەنجامیاوە بە سپۆنسەری کورسات و سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات و هەروەها بە سپۆنسەری سیتی سینەما کە ئەو دوو ڕۆژە لە سیتی سینەما فیلمەکان نمایی شەکری هەموو مەراسیمەکە لە سیتی سینەما ئامادەکاریەکان لە سیتی سینەما چالاکیەکان چیە لەم کاتەیە چۆن بەڕێوە ئەچێت چالاکیەکان لە ڕووی ئامادەکاریەوە هەتاکو ئەم کاتێک کە من ئەلێرەم تیمەکەمان لە ماوەی ئەم 5 مانگەوە هەتاکو ئێستا کە خەریکی ئامادەکاریەکانن بۆ ئەوی بتوانن جوانترین و بەهێزترین فستیڤاڵ ئەنجام بەڕێوە بچێ دەستان خۆش بێ کەواتە
با وردەکاریەکان وەربگرینەوەی کە سبەینەیە کەم ڕۆژی فستیڤالەکەیە کاژمێر چەند دەست پێەکە ئەنجا بە خۆشحاڵیشەوە ئەوەندێک ئێمە ئەزانین لەوەی کە لە فستیڤالەکە هاتن بۆ هەمووانە هەرچ کەسێک ئارەزوی بینینی ئەم فیلمانە بکات ئەتوانێت بەشدار بێت ئەم دوو ڕۆژە؟ بەڵێ سبەینەیە کە کاتەیە کەم ڕۆژی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لە سیتی سینەما هەموو لە یەکەم ڕۆژە کاتژمێر 6:30 ئێوارە بە نمایشی فەرشی سوور دەست پێکات مەراسیمەکە و دواتر نمایشی 13 کورتە فیلم لە هەمان کاتا لە ڕۆژی دووەمە بە نمایشی 12 فیلمیکە و دواتر بەخشینی خەڵاتەکان بەو فیلمە بەشداروانە. پەیوەند تێبیڵێ من بێڵم فەرق ناکات تێبیڵێ باشە با من یەکشتی کەشی لێ پرسم. لیلیان خان من زۆر گەنجەناسم لەناو سلێمانی بەتایبەت کە ئاگادارم بە مۆبایل بۆ نمونە پارتی بچووک بەشی بچووک ئیشەکەن لەوەی کە لە ژانەری ترسناکە ئیش بکەن تا چەند ژانەرەکان ترسناکی تایە یاخود بڵام هەموو ژانەرەکانی لە خۆ گرتووە فستیڤالەکە. ئەتوانم یەکشت بڵێم لێرە ئێمە هەوڵمان ناوە زۆرترین ئاسانکاری بکەین بۆ ئەو فیلم سازانە بۆ ئەوەی بتوانن هەر کەسە و کە من حەزم لە ژانەری ترسناکە من کەسێکی کە حەزی لە کۆمیدیە لە هەموو ژانەرەکان توانیوانە بەشداری بکەن. زۆر باشە هیچ مەرجێکماندانە ناوە بۆ ئەنجا لاوە ئێمە ئەم دوو ڕۆژە ستافی کورتسات مەگەزین هەموو ستافەکە هەمومان لەوێ ئەبین هەردوو ڕۆژەکە لەوەی کە ئەمانەوێت باشترینەکانی نێو فستیڤالەکە ئێمەش بتوانین لە ڕێگەی پرۆگرامی کورتسات مەگەزینەوە بگوازینەوانە بۆ کەسانەی کە نەهاتوون و نەیانتوانیوە کاتیان نەبووە لەوەی کە بن بینەری فیلمەکە بن لە ستی سینەما ئێمە بتوانین لە پرۆگرامی کورتسات مەگەزینەوە یەکەمێک زانیاریش بە هەر بۆیان بگوازینەوە بەشدار بین لێ بزانی فیلمەکان چییە. ئێمەش خۆشحاڵە بین چونکە دڵنیام پەشیمان نابنەوە جوانترین و باشترین فیلم هەڵبژێردراو کە لەو فستیڤاڵەیە نمایش ئەکرێت و هەموو گەنجەکانی خۆمانن لە هەر چوار پارچەی کوردستانەوە تەنانەت لە جیهانیشەوە فیلممان بۆ هاتووە کە کووردە ئەو کەسی کە کردوێتی. من پێم خۆشە پرسیارێکی دیکە بکەم ئەو فیلمانەی کە بۆتان هاتووە ئەو فیلمانە کاتێککە دەرهێنراون تێچووەکەیان زۆر بۆ فیلمەکان؟ ئێمە پرسیارمان لێ نەکردوون طبعاً تێچۆکەیان زۆر کەمتر بووە لەوەی کە تۆ بە کامێرایەکی کوالەتی بەرز سینەمۆبیلێکی لەگەڵ بە و لەگەڵ لایت و ئەو شتانەیە بتوانینکەی ئەمە ئەتوانم بڵم ئاسانکاریەک بووە چۆن بڵێ پیشاندانی ڕێگایەک بوو بۆ ئەوەی کە تۆ بەردەوام بیت مەرج نییە تۆ سینەمۆبیلێکە پێبێ کامێرەیەکی باشە پێبێ پارەیەکی زۆرە لە بەردەسابێ فکرەکە و هەیە نواندنە باشە سینناریۆیەکی باشە مۆبایلەکە دەتوانانی تاوە بڕواکەن فیلمی وای تایە بۆ مۆبایلە ئەنگلی وا وەرگیراوە من حەزەکەم ئەگەر لە هۆلیوود بم ئەو بڵم ئەتوانن ناوێکدانن بۆ ئەم ئەنگڵانی کە بە مۆبایل وەرگیراوە بیخەنە لەستی زۆر کاراسانی لیلیان خان بڕاکەنی لە نامۆبایلە زۆر جار بە مۆبایلێک لەم سەردەمیان ئەتوانین جوانترین بەشی ناو فیلمەکەت بینتە دەرەوە. کاکەلاوە کە ئەوە نەزانیایەتەوە زین بۆچی تۆش فیلمێکە نەکرد و بەشداربی لە فستیڤاڵەکە؟ کێوە ناڵن کورسات مەگەزین نایڵن کاکە بیانجی بەس ئەوە سۆنیا بەشدار بووە چونکە سۆنیا ئەمساڵ سۆنیا بەشدارە کاکە بەشداری بە فیلم بەشداری نەکردووە سۆنیا ئاڵە مەجالم نەبووە لەبەرەوەی کۆتا قۆناغی فیلم سازی و دەرچوون و تەخەڕج و ئەم بەزمی ڕسمکردن شتەی هەبوو بەڵام هیوادارین لە خولەکانی دیکەیە سۆنیاش بەشدار بێت. هیوادارین خۆشحاڵە بین. ئەگەر شتێکی دیکەمان بە لەسەر فستیڤاڵیەکە زانیاری دیکە هەبێت پێت خۆش بێ باشی بکەیت؟ تەنها مێ دووبارە ئاماژە بەوە بم کە لەو ڕۆژەیە بە خۆشحاڵیەوە دەستگای میدیایی کورسات کە لەوێ هەردوو ڕۆژەکە ینی ئەو بینەرانەیشی کە ناتوانن ببینن بە لایڤ ئەتوانن سەیری پرۆگرامەکان بکەن و هەموو مەراسیمی فستیڤاڵەکە بە لایڤیش ئەگوازرێتەوە و دواتریش هیوادارم بێن ڕاستەوخۆ فیلمەکان ببینەوە. سبێنێ من لێرە بەتەنها منیان لێرە داناولی من لێرە بە لایڤ سیرکەم بەس منیان لێرەدانە هەمویانیان بۆ بەڵام چاویان لەسەر کورسات بە لەسەر سوشال میدیای کورسات بە لەوەی کاسات بەساتی فستیڤاڵەکە بۆیان ئەگوازێتەوە ئەتوانن بینێت و هەروەها پەیج و سایتی دامەزراوەی بم و پەیجی بەشی ڕۆشنبیری و هەروەها پەیجی تایبەتی فیلم فستیڤاڵەکە دەستان خۆش بێت هیوادارینەوەی کاسبێنێ هەرچ کەسێک کە ئارەزوو ئەکات لەوەی کابینەری ئەم فیلمانە بێت کاتژمێر 6:30 و لە ستی سینەما هاتن بۆ هەمووانە و هەمووانە توانن بەشدار بن بە خۆشحاڵیەوە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات مەراسیمەکە بۆ هەردوو ڕۆژەکە بەڕێوە ئەچێت و بەردەوامی ئەبێت.
پەیوەند هیچ بۆ من نێشتەوە بەس تەنها منیش حەزەکەم ئەوە دووبارە بکەمەوە کە هاتنەکە بۆ هەمووانە و سپاسی میوانەکەمانەکەین زۆر سپاس بۆ ئامادەبوون وەی سەرکەوتنتان بۆ خوازنەوەی کە ئەم دوو ڕۆژە بتوانن باشچینەکان پێشکەش بکەن هەمیشە وەکو و کار و چالاکیانی پێشتر کە دامەزراوی ئەنجامیاوە دڵنیابن لەمەش سەرکەوتنی دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئامادەبوونە دیلیان خانم.